سەرچاوێک لە هێزی پێشمەرگەی کوردستان بە تۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیاند کە ژێر 5 ئێوارەی ئەمڕۆ شەڕ و پێکدادان لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و چەکدارانی داعش لە شنگال ڕووی داوە. شەڕەکە لە ناوچەی شیلۆ دەستی پێکردووە کە دەکەوێتە نێوان شنگال و گوندی ئومدیبان. باگوێرەی زانیاریەکانی و سەرچاوەیە لەو شەڕەدا 4 پێشمەرگە بریندار بوون. یەکێکیان ئەفسەرە بە پلەی مولازم و ژمارەیەک چەکداری داعشیش کوژراون و برینداری زۆریشیانەیە. بۆ وەرگرتنی زانیاری سەبارەت بە شەڕی ئەم ئێوارەی نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و چەکدارانی داعش بەرەکات ئەیسا لە شنگالەوە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت. بەرەکات ئەم کاتت باش دوایین زانیاریەکانت لەبارەی ئەو شەڕی نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و چەکدارانی داعش. بەڵێ پێشەوە لە نزیک دەمژمێر 4 ئێوارێ لە خاڵەکە پشکنینێ کە لە دەڤەرەکە جیایدەیە دبژنێ شلۆ کە خاڵە پێشمەرگەیە و لە پێش نوها لەدەست لەشکری عراقێ دەبوو ئەو خاڵە و 4 ڕێیا شنگال بناحیا سنون و گوندێ ئومدیبان و هەروسا گوندێ حەواجی کە هەردوو گوند عەرەب نشینن پێکڤا گرێدەدا نزیک دەمژمێر 4 شەر دەست پێ کرد و تا نزیک 7.5 ئێوارێ بەردەوام بوو کە ئەنجامێ وێ دەستپێکێدا بگوڵێن هاونا هێریشی سەر ئەوەی خاڵە پێشمەرگە کردن و ئەنجام دە 4 پێشمەرگە بسڤکی بریندار بوون وەک زانینێ بدەست مەکەتین ژێ هێزا پێشمەرگەکە بەرای شەر دەبوو ژعالێکی دیڤە ئەو پێشمەرگێن لێ دەرێ هێزەکە کۆچەکێن قورست بێبەبوون دهانەوان چون و کاربوون ئەوان چەکدارن داعش پاشکشە بکن تاکو بگوندێ سەورە کە نزیک 3 کیلۆمترە لە باشووری ڕۆژئاوایی ئەوەی خاڵە شلۆیە پشتی و ئەو هێزا پێشمەرگە دگەل بدەهان گەنجێن وان گوند و کۆمەلگەهێن نزیک ژی مینا سیوا شێخدر و گوندێ سکێنیەن لە حاڵە هانا هێزێن پێشمەرگە چوین و لە 3 بەرێن شەردا کاری بوون ڕوبڕووی ئەوان چەکدارن داعش ببن و لەگۆڕ زانینێ بدەست مەکەتی گشتی و بریندار لناف چەکدارن داعشی دا هەبوون کە پاشکشەکردن پێشەوە ئالێکی دیڤە پشتی بهیستنە ئەوان شەڕێک و ڕووداوی بناوبەرە پێشمەرگە و چەکدارن داعشدا بە هەزاران گەنج یەن شنگالێ لە دەمژمێر 4 تاڤێ گاڤێژی کۆ کشنە سەر ئەوان ساترێن سنووریە دناوبەرە قەزا بەعاج و ناحیا گرازێر دەکە 2 کۆمەلگەهن بەسەر بەژی مینا کۆمەلگەها گرزەرگ و کۆمەلگەها سیوا شێخدرێ و دگەل هێزێن پێشمەرگە کەتینە ئامادەباشیەدا ji بۆ هەر ڕووبڕوونەکێدا ji ber wê çendێک و زانیاریە دەست هێزên ئیمنایی کەتین ئەو چەکدارên داعش لە قەزا بەعاجدا بتەمایەن وێ چەندێنە و شەڕ بکن دگەل خەڵکی شنگالێ و وەکو زانینێ بدەست مەکەتین ئەوان سۆز داینە کوتی نوێژە جەشنێ لە شنگالێدا بکەن لێ ژێدەرێکی پێشمەرگە ژمارە ڕاگەهاند کە ئەوانجی بەرامبەر ئەوان سۆزدایەک و دەربازی شنگالێ بکەن یان بەرامبەردا لە مزگەفت بەرەکات ئەیسا پەیامێرمان لە شنگال سوپاس بۆی کە لە شنگالەوە لەگەڵمان بوویت بەرەکات.